سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ هەش داواکاری خەڵکی کوردستانی گەیاندە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق. لای خۆشیەوە محەممەد حەلبووسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران داواکاریەکانی ڕاستەی لیژنەی دارایی کرد بە مەبەستی گفتوگۆ لەسەرکردن و جێکردنەوەیان لە پرۆژە یاسای بودجەدا. هاوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێم لەگەڵ عێراق یەکێک لە داواکاریەکانی فراکسیۆنی کۆمەڵ لە بودجەدا هاوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێمە لەگەڵ عێراق بە مەشکەمترین موچەی خانەنشینی 500,000 دینارە بێت. نووسراوەکەی فراکسیۆنی کۆمەڵ بۆ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق پشتی بە بڕیارەکەی دادگای فیدراڵی بەستووە کە لە 23 یانزەی ساڵی 2022 دەرچووە و یاسای خانەنشینی یەکگرتوو ژمارە 27 ساڵی 2006 هەڵوەشاندوێتەوە و سەرۆکوەزیران و وەزیری دارایی هەرێمی پابەند کردووە بە جێبەجێکردنی یاسای خانەنشینی یەکگرتوو ژمارە 9 ساڵی 2014. سوتەمەنی هەرزان بکرێت و عێراق دابینی بکات. سۆران عومەر بە نووسراوی فەرمی داوای کردووە بەنزین، گاز، غاز و نەوتی سپی وەک عێراقی لێ بکرێت بۆ ئەو مەبەستەش لە بودجەدا عێراق پابەند بکرێت. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئاماژە بەوە دەکات پاش بڕیاری دادگای فیدراڵی تایبەت بە هەڵوەشانەوەی یاسای نەوت و گازی هەرێم و بڕیاری دادگای ناوبژیوانی پاریس لەسەر فرۆشتنی نەوتی هەرێم لەلایەن کۆمپانیای سۆمۆوە پێویستە وەزارەتی نەوتی عێراق بەرهەمە نەوتیەکان لە گاز، بەنزین و غاز و نەوتی سپی بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بە نرخی پاڵپشتی کراو دابین بکات. دانانی بودجەیەکی سربەخۆ بۆ پارێزگای هەڵەبجە. فراکسیۆنی کۆمەڵ لە نووسراوەکەیدا بۆ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەس لەوە دەکات پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بە مەبەستی جێبەجێکردنی پێداویستیەکانی پارێزگاکە دەبێت لە بودجەدا بڕەپارەیەکی تایبەت بۆ تەرخان بکرێت و هەروەها لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان پشتی سربەخۆی بۆ دابنرێت. دابینکردنی بودجەیەک بۆ قەرەبووکردنەوەی ناوچە زیان لێکەوتووەکان. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ بە فەرمی داوای لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کردووە بڕەپارەیەک تەرخان بکرێ بۆ ئەو ناوچانەی هەرێمی کوردستان کە بەدەستی ڕژێمی بەعز زیانیان بەرکەوتووە و خاپوور کراون وەک قەڵاتزێ و سەی سادق و ناوچەکانی دیکە. هاوڵاتیانی هەرێم لە قەرز و پێشینەکانی عێراق سوودمەند بن. یەکێکی دیکە لە داواکاریەکانی فراکسیۆنی کۆمەڵ قەرز و پێشینەکانە و بە نووسراوی فەرمی داوای کردووە هەموو قەرز و پێشینەکان کە فەرمانبەران و هاوڵاتیانی پارێزگاکانی عێراق دەگرێتەوە و لی سوودمەندن فەرمانبەران و هاوڵاتیانی پارێزگاکانی هەرێمیش بگرێتەوە. هاوکاری جوتیاران و دابینکردنی ئامێری پزیشکی. لە کۆتایی نووسراوەکەیدا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ بۆ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق داوا دەکات لە بەشە بودجەی تەرخانکراو بۆ وەزارەتی کوشت و کاڵ بۆ پشتیوانی جوتیارانی هەرێمی کوردستانیش بگرێتەوە. هەروەها ئامێری پزیشکی نەخۆشخانەکانی هەرێم کە لە بودجەی ساڵی 2019 خراوەتە سەر هەرێمی کوردستان هاوتایی دابینکردنی دەرمان لەسەر بودجەی حاکیمەی ئیتیحادی بێت. سۆران عومەر کارمەندانی گرێبەستی کۆمیسیۆنیشی لەبیر نەکردووە داوا دەکات ئەوانەی کە گرێبەستی ئینتیخابین و گرێبەستەکانیان تەعلیق کراوە لە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بە گرێبەستی تەشغیلی دابمەزرێن.